کولسوم خان باڵنجە گوێ لە تێبینی و سەرنجەکانی ئەو بە ڕێزان نەگرت و ئێمەش شتەکەمان ڕوون کردەوانێ ئەزانین هەمویان هاوسۆزی و تەعاتوفیانەیە لەگەڵ جەنابێ کە فعلەن برینداری زوڵمێ بەرامبەر کراوە ناحەقی و بەرامبەر کراوە بەڵام تۆش گەشتوتە قەناعەتێک کە تەواو دەواازەکان هەمووی داخراویش ڕێگە چارە نەماوە ئەوەی لی جابیتەوانێ ئێستا دوای ئەم گفتوگۆ و مجادلە و مناقەشە و ئیتە هەرچی ناوەنەی جەنابێ گەشتوتە چ قەناعەتێک چ بڕیارێگەی کاک دکتۆر ژیان عنی بن باش شتێک بم هاوسەرەی من ئەبێ ئەو خۆی ئەو نەمتمانە و عنی سیقلای خۆی دروست بکە ئەنجای عنی ئەو متمانێ بە من پێویستم پێی نییە دانیشم بچم سی موبایلی ئەو کەمیان چاودێری بکەم ئەو کە خۆی لە گەورەی خۆتەوە بزەبت ئەم من یعنی پێویستم بەوانە نیانی تۆ گەڕژنمێر بێ و شتانە ئەگەر نابێ ئەوە هەبێ من کە گومانم لەسەری هەبێت یعنی ئەگە ئەو شتەژ نەبێ بە شتێکی تر هەرەتوانێ ئەو یعنی من ئێستا قەناعەتم گۆڕار کاتێ خۆتەڵی قسەی دوو کەس لە هی یەک کەس باشترەیان هیسیان لە دوان باشترە داواکاریشم لەو خوشکانەیە عنی خێزانی هیچ کەسێک تێک نەدەن ینی سەر لە ماڵ و مناڵ هیچ کەسێک نەشێوێنن سپاس بۆ میوانەکان من قسەکانیان میانی زۆر لا گرنگ بۆ ئەوانیش یعنی دەتخوا با من لێرە قسەکە و پێ ببڕم کەلسوم خان لەوانەیە تۆش هەڵە بوو بێتی ئەو کچە کاڵی هاوڕێم بووە من هەستەکەم پەلەو تیا کردو هاوڕێکی ڕاستەقینە و نەبووە باش تاقی و نەکردوێتەوە ئەگەریکی هاوڕێ قوربانیە لە پێناوی هاوڕێ نەکچی خیانەتی لێ بکات تۆزە بێ مڕاجعەیەکی خۆ لەمە دووە بۆ هاوڕێکانە بکەیتەوە خاتونجان ئەجی ناگەرەوە هاوڕێ بووە چۆن سەر لە تۆ تێگەیا بە تەلاقداندەیە وە چی ئەڵێ مەبەستیەوە نەبووە بە تەلاقدانە بات و ئەو شوێنی تۆ بگرێتەوە بۆ ئێڵی و ئاواتەی بێتە دی بزڵبت کاک دکتۆری عنی من لەوە چە من لەوە شاڵە لەوەی ئەو دەست پێش خەریشی کردبیانی ئەو پەیوەندی لەگەڵ مێردەکەی منادانێت وایە ڕاستە من لەو چێ پەلەم کردبێ و یعنی لە کاتی دەوام و شتاناسیومە و ئیترۆک خوشکی خۆم لێ کردووە ینی هاوکاریم کردووە هیوادارم ئەگەر منیش هەڵە بوو بێتم ئەو کەسانی کە وەک منوان ئەوە دووبارە نەکەنەوە زوو بڕیار نەدەن لەسەر هاوڕێ و ڕەفیق سپاس بۆ میوانەکانیش ینی قسەکانی وانیش زۆر گرنگە بۆ من لەسەر قسەی تۆ بینەرانیش یعنی ئەم بەڕێزانش دەرفەتێکی ترێ دەمێ بەڵام داواکەم ناکشێنمەوانێ بۆی ئەویش یعنی لەگەڵ یا بڕۆین بزانین عنی گومان لای من دروست ناکە کە گەڕاوەتەوە سەر ئەو شتە یان بەردەوامە لەسەری ئیشاڵڵا عنی ناگەڕێتەوە سەری عنی خۆشی بۆ ماڵ و مناڵ و خێزانمانە گەڕێتەوە نەجاتوانە بێ لەم کابووسە بەجددی وەزعێکی زۆر ناخۆشە ئێمەیتیان خۆم و مناڵەکانیشم جا خۆش دەزانی ئێمە هەموو جارەیاڵین یەکەم پێداویستی دەرونی مناڵ ئاسایش و دڵنیاییە تۆ لەگەڵ یەکێکا بژیاوە لە شەڕ و لە ململانیە و لە سڕاعابی مناڵەکانیشی بێبەشە بن لە یەکەم پێداویستی دەرونی کامن و ئاسایشە منە جارە دووبارە یەکەمەوە بۆچی بۆی ئەوانەی کە پێشتر گویان لێی نەبووە نیان بینیوین بە ئاگا بێنەوانێت چێ خۆ دەزانانی ئێستا کەناڵەکان سەدان و هەزاران کەناڵ هەیە هیوا هەیە لەوانەیە ئێمە چەندەها بەرنامەکەی یەکیشی نەبینی بێ بۆیە پیانەڵین یەکەم پێداویستی دەرونی ئەم نواسایشە شەڕ و ئاژاوە و غیرە و ناپاکی ئەوە ناهێڵێ کەواتە مناڵەکان بێبەشە بن لە یەکەم پێداویستی یەکەم کۆڵەکەی بنیادنانی کەسێتیانە دووەمیان خۆشەویستیە ئێ خوشکی من تۆ کە هاوسەرەکە خۆشەویستی و نەیاتی تۆ نەیە بە و چۆن یەن بە مناڵەکانتان لە شەڕ و ئاژاوای خۆشەویستی لە کوێ بێنە هەتا دوایی کە زۆر پێداویستیە زۆر قسەمان لەسەر کردووە و من سوپاسی جەناب دەکەمەوە گەورەی تۆیە چونکە خاتونجان بەس ئینسانی گەورە لێبوردن ئینسانی بوودەڵە بە دوای ئینتقام و تۆڵەسەندنەوەی ئاگەڕن من هیوادارم ئینشەڵڵا جەنابێ ئەو دەرفەتەی کە یاوتە تێ و ئەبێت جەنابیش شوێنی ئەو متمانە و سیقەی کە ئێستا هەمومان هاوکارتانین بۆ ئەوی کێشەکە و چارەسەر بێ قوربانجان دوا قسە بۆ تۆ بەجێڵم چی ئەڵەی بەو خێزانە و کە تۆ خیانەتی لێ کردەوە ئاخر دەرفەتە دەیاتێ و لە ڕێی خوا و لەبەر مناڵەکان اینجا تۆژە بێ شایەنی ئەوە بی شوێنی و متمانە و سیقەبی فەرموو کاک دکتۆرژیان من یەکەم سوپاسی خۆی گەورەکەم کە جارێکی ترم دەرفەتەی بۆ کردمەوە دووەم سوپاسی ئەم میوانە ئازیزانەکەم کە ڕاستە بە منیان وت هەڵەی بەڵام غەڵەتیان نەکردو هەڵە بووی بۆ ناڵی هەڵم بەڵام ئەوانیش هاوکارم بوون پشتیوانیان کردم لە خۆ بە هەڵە نازانی بەڵێ من چەند جارێکی گەژوتومەتەوە هەڵام ئەمانیش پشتیوانی منیان کرد تا کە دەرفەتێکە بەنێ بەڵێ
کە سرم لێ تێک نەچێ و ماڵ و مناڵەکەم نەشێوێت و بەڵێنیش بەمەیەم خۆشم یم لەگەڵی بۆ دادگا لەوێ با داواکە لە شوێنی خۆی بێت تەجیلەکەین ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان هەڵەیەکی تری لە من بینیەوە با بۆ خۆی بچێت چی بەرامبەرم ئەکات ئازاد بێت ئێوە شاهید بن چی بەرامبەر بە وڵات دڵنیا دەکەن من وعدم بەو خاتونەیەوە دووبارەش یەکەمەوانێ ئەگەر بەڵگە بەس بەڵگە هەبێ نەک گومان لە مێشی خوا دروستیکە بەڵگەی مەلموس هەبێ یەکەم کەسم من ئەتوانم ئەگەر پێی باش بێت و پێویستی بە شاهید بێ منەچم شایدیم و واڵم کاتی خۆشی لەگەڵیان دانیشتوم و زۆر ڕێنماییمان کردو ئەوم ئافرەتە لە سەڵحەقە زۆر دەرفەتی یاوەتە بەڵام من پیاوە چاک نابێت. کاک دکتۆر من لێت ناشارمەوە هۆکارێک چەند هۆکارێک هەبوو بەڵام بەڵێن ئێم ئیتر ئەو هۆکارانە جارێکی تر نێڵمەوە من هاوڕێ کۆمەڵێک هاوڕێ خراپم هەبوو ئەمان هۆکار بوون بەڵێن بەمیشێم جارێکی ترەوە هاوڕێیانە لە خۆم دوور خەمەوە یەکێکی تر لەوانە متابعی بەر درامایەکمانە کرد بەڕاستی ئەو درامایش هۆکارێکی زۆر بوو لەسەر من کە بەم شێوازە یعنی لە دراماکەیە کۆمەڵێک شتیوان بینی ئەوە درامایە خیانەتەکەن تۆ کۆمەلگای وا هەیە ئەزانی قوربانگیان 6 ساڵ 7 ساڵ بەیەکەوە بن دووسێ مناڵیانە بێ اینجاڵێ باشین لە دادگا مارەیکەن ئەو کۆمەلگاکە عادەتە تەقالیدیانەوەکاکە یانەوە بۆ کۆمەلگای ئەوانە بێ بەس تۆ لە کۆمەلگایەکی ترا ئەژی دابوونەریتی کوردەواری لەکوێ یعنی تۆ ئەبێ کاریگەری مسلسلەیەک کۆمەلگای هەیە تۆ زۆر بەرنامە هەیە بڕاو هەبێ لە کەناڵ ئەمریکیەکان ئەوەی جاریوە یوتیوب بچێت من جاری وایە بۆ شارەزابوون لە کەلتور و دابوونەریتی کۆمەلگاکان سەیرەکەم ئەزانی چییە مقابلەی کچەکان نەکات دوو لە ڕووی ئەو خوشکانم و ئەو بینە لە بەڕێزانە ئەڵێ تۆ لە چەند ساڵیە پەردەی کچێنی نەماوی بەژن لە سانەوە نۆیان ئەگەر شەڕقێکی تیاابێ بڵێن نا ئەجینا هەمیان لە 15 ساڵیە کچێتیان لە دەستاوە ینی کۆمەلگاکە پێ لە بەرچاوی خەڵکی ژێڵێ زۆر بە ئاسایش ئەوە ئەەکەم و ئەوەکەم و دەجارەوە ناسیوانە کاکەمە کۆمەلگاکەی وایە درامایەک لەسەر ئەوە ئەکەن لەو کۆمەلگایە عادە تەقاری و قیەمەکانێن وایە هەیە ژن ماراکە پیا و ماراکە هەیە لە درەخت مخێ ینی حیوان لەگە سەگە هاوسەرگیریکە ئەبێت تۆ بێنی بڵێ بۆ کۆمەلگای من ئەی خوا عەقڵی نەهاوینەتێ ئەی ڕێگە ڕاست و چەپەکە نییە ئەی ڕێگە خوار و خێچەکە نازانین قوربانجان نابێ ئینسانەوە زەعیف بێ مسلسلەیەکی بینی بچێت لاسایی بکاتەوانێ ئەوە شەر خەلل عاجزمە بە لە کەسێتی و لە بیرکردنەوەی خۆتان کە ئەوە کاریگەری و شتە خراپانە خۆ زۆر مسلسلە هەیە بە قوربان خۆ زۆر زنجیری تەلەڤیزیۆنی باسی شتی جوان نەکات دژی خیانەتە دژی ناپاکێ بۆ سەیریەوانە ناکەی بۆ ئەوانە کاریگەریان لەسەر نابێ ڕاستە کاک دکتۆر بەڵام ئیتر شەیتان ئەو غەڵەتەکە کراوە ئەوە پێکردم بەڵام ئەو هاوڕێ ئەویش زۆر بەردەوام مصر بوو لەسرم و بەڵێن بەوی شێم و بەڵێن بەخوا شێم کە ئیتر جارێکی تر ئەو پەیوەندیانەی کە دژی خێزانەکەم و دژی هاوسەرەکەم بێت من لە جیا بلۆکی بکەم نێڵم جارێکی تر هیچ پەیوەندیەک وا بکاتەوە لە من جارێکی تر بەم شێوازەی ئێستا کە سەرگەردان و سەر لێ شێواو بووم کە بەدبەخت و داماو بووم جارێکی تر ئەم شتانە نایڵم ڕووباتەوە من سوپاسی تۆکەم کە ئەوە چەند جارێکە ئەرکە کێشید لەگەڵ منە دانیشتن ئەەکەیت و بە پێویستیشم زانی کە لەم بەرنمەیە بەشدار بم بۆ ئەوەی بە هەموویان بڵێم ئێوە شاهید بن لەبەردەم خوایە من بەڵێنێم ئەم هەڵانە جارێککە دووبارە نەکەمەوە چکە زۆر بەدبەختیم بینی زۆر نەهامەتیم بینی زۆر سەر لێ شێواوی و قوربە سێریم بینی گیانی خێزانتان بۆ دۆزەق بۆ باس کردون چەند جات ئاگادارین جا کاک قادت گیان لە کۆتایی بەرنامەکە منەوە پێویست ناکە کەس سوپاسی من کا من یەکەم لەبەر خوا دووەمیش لەبەر کۆمەڵگاکەم چونکە ڕێژەی تەلاق ڕۆژ بە ڕۆژ هەمووتان نەزان لە بەرزبوونەوەیە ئەمە گوناحی چی ئەم مناڵەتۆ خسووتە تەوانێ و لێک تێ ناگەیت و خیانە لە یەکەکەن و مناڵەکە خەیتە سەر جادە و یا بێت تووشی بێ باوکی و بێدایکیەکەن ئێمە ئەوە ئەرکێک و مەسوولێتی ئەخلاقیە هەوڵێنەوەی لە توان نامانە هەبێ ئیتر بە قسەمانەکەن بەخوا بە خۆتان قازانجەکەن وە قسەشمان ناکەن زەرمەندی یەکەم خۆتان و مناڵەکانتانەوێ اینجا ئێمە سوپاسیم خاتووناکەین کەلسوم خان زۆر سوپاس خوشکی بەڕێزم و گەورەی خۆشتە و ئەو دەرفەتەشت داوەتێ هیوادارم دەرفەتەکە بقۆزی توانێ و بگەڕێیتەوە و هەموو ئینسانێکی ژەتوانێ هیوا جاری 180 دەرەجا توانی بگۆڕی بەخوا لە ڕقوکینەوە تاڵەمویە لە بینە ڕقوکینە و خۆشەویستیا هەیە ئەو خۆشەویستی تۆش خۆشەویستوە تاڵەموەکە ئەو خیانەتە وای لێکردۆ پەڕیوەتەوانێ ئەو بەر